سیتیلابی سلێمانی بۆ ساڵی 2007 بریتی بوو لە ڕوپێوکردنی و دۆکیومنتکردنی ناوچە کۆنەکانی شاری سلێمانی. ئێساش داوا لە بەڕێز دکتۆر ئەمجەد قەرەداغی دەکەین بۆ پێشکەشکردنی پرزنتیشن. ئەو بابەتەی کە من ئەمێ باسیکەم لە ڕاستیە کاتێکی زۆرەوێ، بەڵام ئەو کاتی کە دیاری کراوە کە من سمینارەکەی تیا بکەم کاتێکی کەمترە لەوە لە سەرەتاوە داوا لە بریتانیەکەم تۆزە بە سەریعی سلایدەکان ئەبم بەڕێوە. هیوادارم بتوانم کە کەم کاتان لێ بگرم و زیاتر سووتان پێ بگەێنم. وەکو بەڕێزەکان باسییان کرد، وەکو بەڕێز دکتۆر شڕۆ باسی کرد، ئەمە یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی سیتیلاب کە لە ماوەی ئەم ساڵا کراوە کە بریتیە لە ڕوپێوکردنی و دۆکیومنتکردنی ناوچە کۆنەکانی ناو شاری سلێمانی. لە ڕاستی ئەگەر سێری هەموو شارەکانی دنیا بکەین، هەموو شارەکان زۆربەی شارە کۆنەکانیان ناوچەیەکی کۆنیان هەیە بۆ ڕوپێوکردن یا بۆ دۆکیومنتکردنی ئەو ناوچە کۆنانەی ناو شارە کۆنەکانی دنیا ئیمکانیاتێکی زۆر گەورە سەرف کراوە. ئیسا کاتی ئەوە نییە بگەڕین بە ناو شارەکانی دنیا، بەڵام ئەگەر سێری شارە نزیکانی خۆمان بکەین، بۆ نمونە ئەگەر سێری شاری بەغا بکەین، شاری بەغا بکە یەکێکە لە شارە تقریبا یەکێکە لە شارە کۆنەکان یان کۆنترین شارەکانی کە ماوەتەوە ئێستا لە عێراقا. چەند ناوچەیەکی کۆنی تایە بۆ نمونە ئەم ناوچە کۆنانە، ئەمە ڕسافەیە، ئەمە کەرخە، ئەمە کازمیە، ئەمە ئاعزەمیە. هەر وەکو نمونەیەک ئەم منطقەی شاری بەغا بەس منطقەی ڕسافە زیاتر لە 10 جار ئەم ڕوپێویە ئەم دۆکیومنتیشنی ئێمە ئەیکەین بۆی کراوە. لە زۆر کۆنەوە دەست کراوە بە دۆکیومنتکردنی ئەم منطقانە تا ئێستا ئەم 10 جار یان 11 جار ئەم دۆکیومنتیشنی بۆ کراوە. بۆ نمونە من ئەم دانیانم هێناوە هەر بۆ نمونەیە کە جەنابتان سەیریکەن کە ئەمە زۆر نزیکە لەو ئیشەی کە ئێمە کردومانە. ئەمە لە کۆتایی هەفتەکان و لە سەرەتای هەشتاکانە کۆمپانیایەکی زۆر گەورەی عالەمی ناوی GCC یابانی کردوویەتی کە لەو کاتا مەبلەغێکی زۆر گەورەیان تیا سەرف کردووە، چەندین ملیۆن دۆلاریان سەرف کردووە تەنها بۆ ئیشەی کە ئەم بەڕێزانی ئێمە لێرە کردویانە. ئەمە ئەم لاندیوز پلان و ئەم ماپانەیە کە ئەوان دوای ماوەیەکی زۆر لە ئیشکردن، دوای 4 ساڵ لە ئیشکردن توانیوانە بگەن پێی. طبعاً تەقنیات و ئیمکانیاتی ئەو کاتە وا بووە کە ئەو ئیشانە کاتێکی زۆر زیاتری ویستو. یعنی ئەم ئیشەی کە ئێستا ئێمە کردومانە تقریباً زۆر نزیکەوە، بەڵکو لە هەندێک لایەنەوە لە میش زیاترە، بەڵام ئێمە لە ماوەی ئەم 6 مانگا بەهۆی ئەم تەقنیاتانە کە ئێستا پێیە بۆ توانیمانەکەوا بیکەین. ئەگەر سیر بکەین، ئەوان نەک تەنها ڕوپێوی ناو منطقەکانیان کردووە، بەڵکو کۆڵان جادە بە جادە هەموو بەشەکانی ئەو جادانیان دراسە کردووە، دۆکیومنتیان کردووە، ڕسمی دیوار و بیناکانیان کردووە، دوایی بە 3دیش کردویانە بۆ ئیمکانیات کۆنەتەی کە لەو کاتە هەیەن بۆ. نزیک لە ئێمەوە لە شاری هەولێر بە هەمان شێواز ئەویش چەند کارێکی دۆکیومنتی زۆر گەوری بۆ کراوە، بە تایبەتی بۆ کۆنترین ناوچەی کە قەڵایە. ئەویش بە یارمەتی چەند منظەمەیەکی عالەمی و یەکێک منظەمەی یونسکۆیە ماوەیەکی زۆر چەند ساڵێک ئیشان تیا کردووە تا توانیوانە ئەو دۆکیومنتیشنە بکەن بۆ شارەکان. ئەوانیش گەیشتونەتە ئەو مەرحەلەی کەوان نەک تەنها دۆکیومنتی شارەکە بکەن، بەڵکو دۆکیومنتی هەموو خانەکانیان کردووە لە بە پێ ئەو توانایی کە هەیەیان بووە. حتا گەشتونتە ئاستێکەوە بتوان شێوازی 3D بکەن بۆ زۆرە لە خانەکانی کە بەلایەنە گرن بووە. ئەگەر ئێستا بگەینە سەر شاری سلێمانی، بەڕاستی شاری سلێمانیش بێبەش نەبووە لەوە، ئیشی بۆ کراوە. پێش چەند ساڵێک لەمەوبەر لە کاتی دروستکردنی ماستەرپلانی سلێمانی لە ساڵی 2004 ڕوپێوەیەکی باش کراوە بۆ منطقەکان، دراسەیەکی باش کراوە بۆ ئەم ناوچە کۆنەی کە ئەمە لێرە بەشێکە لە ناوچە کۆنەکانی کە ئێمە دراسەیەکەین. ئەم ناوچەی کە ئێمە باسیەکەین لەم پرۆژە کە ئێمە ئیشمان لەسەر کردووە لە ماوەی ئەم 6 مانگا، ئەم منطقەیە کە ئەمە کۆنترین منطقەی سلێمانی. طبعاً سلێمانی تقریباً ئالەم حدودە مۆرایە بەتەمایەکە لە بەپی ماستەرپلانی سلێمانی لە ساڵی 2027 بگاتە ئەم منطقە. ئیسا ئەم منطقەی کە ئێمە دراسەیەکەین بریتیە لەمە. ئەگەر بە گەورەکراوی سەیریکەین، ئەمە ئەو منطقەیە کە ئێمە ئیشمان لەسەر کردووە. پێشتر لە وەکو وتم لە ساڵی 2004 ئەو داتایی کۆکراوەتەوە لە شارەوانی سلێمانیەوە ئیشان کردووە بۆ دروستکردنی چەند لێیەرێکی داتا وەکو لاندیوز و بڵدنگ هایت و چەند لێیەرێک کە ئیش تیاکراوە، ئیشێکی باشی تیاکراوە، بەڵام ئێمە چەند کێشەیەکمان هەیە لەم بوارە. کێشەیەکەم ئەوەیەکەوە ئەم داتایانی کە کۆکراوەتەوە لەو کاتە لە ساڵی 2004 تا ئیسا بە شێوازێکی گشتی ئەپدەیت نەکراوەتەوە. یعنی ئێستا ئێمە لە سلێمانی کە ئەمانەیە بەحسێ بکەین، لە زانکۆی سلێمانی یان لە هەر زانکۆیە کە ئەمانەیە بەحسێ بکەین بۆ هەر شتێک، تەنها ئەم داتامان هەیە کە لەلایەن شارەوانی سلێمانی وەرمان گرتووە کە ئەویش لە کاتی خۆیان داتایەکی زۆر باش بووە، بەڵام 14 ساڵ بەسەر داتایەکە وا ئەکاکە ئێمە نتوانین تر ئەتیمادی بکەینە سەر. لەبەرەوە ئێمە دەسوەسان بووین لە زانکۆکانە، لە بەشە تەلارسازی و بەشی پلانسازیەکانە بۆ ئەوەی بتوانین چی بکەین، کارێ بکەین کەوا بتوانین پلانێکی تازەمان هەبێت کە ئیشی لەسەر بکەین. بۆیە برادران لە سیتیلاب و ئێمەش پێشنیارمان کرد لە بەشی تەلارسازی و کە بتوانین ئەم پرۆژەیە ئەنجام بدەین.
ئەمە لایەکی کێشەکەیەکەوە داتاکان کۆنە لایەکی کێشەکەیش ئەوەیە کەوا داتاکانی شاری سلێمانی داتا هەرە کۆنەکانی شاری سلێمانی بەداخەوە چەند کێشەیەکی هەیە کەەوە پەیوەندی بە ئێمەوە نییە پەیوەند بە هیچ لایەنێکی ئیستی شاری سلێمانیوە نییە بەس خۆی داتەکان لە ئەساسەوە ئەو کێشانیان هەیە بۆ نمونە ئەگەر سەیری ئەم داتایە بکەین ئەمەیەکێکە لە ماپە کۆنەکانی شاری سلێمانی کە لە ساڵی 1925 دروستکراوە بۆ شاری سلێمانی ئێمەش لە زانکۆی سلێمانی زۆر بەحسمان لەسەر ئەوە کردووە شارەوانی سلێمانیش زۆر بەکاری هێناوە هەموو جیهاتەکانیش بەکارهێناوە بەڵام ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ ئەم ماپی ئێرا کە لێرە هەیە ئەمەیان على ئەساسی ساڵی 1927 ئەبینین لەمەوە بۆ ئەمە گۆڕانکاریی زۆر گەورە هەیە بۆ نمونە ئەمە جادەیەکی سەرەکیە لە شاری سلێمانیە کە على ئەساس لە ساڵی 1925 هەیە کە یینە سەر 1927 ئەو جادە نامێنێ دوای کە ئەگەڕینەوە سەر ئیسا ئەو جادە هەیە ئەو جادە لە حاڵی حازرا هەیە کەواتە کێشەیەک هەیە لە داتەکان شتێک خاڵێکی کەی هەر بۆ خۆشی ئەگەر سیرکەن لە ساڵی 1924 هەمومان نەزانین کەوات تایارەکانی بریتانیا قەسفی شاری سلێمانیان کردووە لەو قەسفا ئەمە لە ئەرشیفی مەکتەبی بریتانی وەرگیراوە کە ئەبینین ئەم ماپە سەیرەکەین کە ئەمەی ساڵی 24 ئەو ماپانی پێشوش بینیمانی ساڵی 25 هیچ پەیوەندیەکیان بە یەکۆ نییە کە ئەمە زۆر دۆکیومنتدا ئەو مۆری مەکتەبی بریتانی پێوەیەکەوە داتای نووسراوە تاریخەکەی نووسراوە شارەکە نووسراوە هەموو تەفاسیلەکانی نووسراوە کە سەری ئەم پلانە ئەەکەین بە هیچ جۆرە هیچ علاقەیەکی نییە بەو پلانەی کە ئێستا سێرمانکرد ئەمە دەریەخاکەوە داتا هەرە کۆنەکانی شاری سلێمانی کێشەی زۆر گەورەیان تایە ناتوانین بە ئەتیادی پشتی پێوە بەسین ئەوە وای کردکەوە ئێمە هەڵسین لەگەڵ ئەم برادرانەی خۆمانە لە ستی لاپ و لەگەڵ برادەکانی کە ئیشمان لەگەڵاکردن لەم چەند مانگە بە دروستکردنی پلانێکی تازە بە تەواتی کۆمپریهەنسیڤ دۆکیومنتەری بکەین بۆ ئەم ناوچانە جارێکی کە ئەمە ماستەرپلانی شاری سلێمانی ئەو منتقەی کە ئێمە باسیەکەین بە پێ ئەو نەخشە کۆنانە ئەمەیە ئەگەر بینە سەر منتقەکان ئێمە هەمان بڵین هەمان تەقسیمی شارەوانی سلێمانیمان بەکارهێناوەتەوە کە بە دابشکردنی ناوچەکەیە بۆ 8 گەڕێکی سەرەکی کە معلوم جەنابتان ئەزانن ئەوە ڕقەمەکانی لێرەیەک بە دوایەک دەرەکەوێت چیمان کردووە ئێمە هەڵساین بە دروستکردنی فۆرمێک بۆ دانانی هەموو بەشە داتاکانی کە پێویستمان ئەبێت لە هەموو شێوازە توێژینەوەکان کە بەکارهێنین لە زانکۆکانە یعنی هەر بەشێک لەم فۆرمەی کە بەڕێستایی بین لێرە بە زمانی کوردی دانراوە هەر بەشێکیان دوایی ئەبێ بە پلانێک بۆ نمونە بەهای مێژووی ئەبێ بە پلانێک بەهای تەرارسازی ئەبێ بە پلانێک ڕێژەی ڕووخاوی بیناکان ڕێژەی گۆڕانکاری نوێ لە بیناکان جۆری بەکارهێنا هەتا دوایی ئەمانە هەرێکێک لەمانە دوای وردەوردەیە لەسەری ئەبێ بە ماپێک یعنی ئەوە یەکەمیان ئەبێ بە لاند یوز ماپ دیمۆلیشن ڕێشۆ ماپ یان پلان ئارکتێکچرەل ڤالیو و هەتا دوایی کات بەمەوە سرف ناکەم چونکم یەکەیەکە یێنە سەر هینەکان ئەمە یەکێکە لە نەتیجەکانی ئەم ئیشەی کە کراوە یعنی ئەمە دەستکردی ئەم پرۆژەیە کە ئێمە ئیشمان تێ کردووە لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردووە ئەمە یەکەمیانە کە لاند یوز پلان طبعاً هەر یەکێک لەم ماپانە ئەگەر باسی بکەین لەوانەیە کاتێکی زۆر بەرێ پلانژماری ماپەکانیش زۆر لە بەرەو جاری کە داوای بردنەکەم بە سەریانیان ئەمە گرنگترین ماپە کە هەموو ماستەر پلانێک هەموو ئیشێک لە هەموو منتقەیەکی حەزەریە پێویستی پێ بێ و ئیشی لەسەرکە کە لاند یوز پلانە واتە شێوازی بەکارهێنانی پلانەکە هەر بۆ نمونەیەک ئەوی پێشوو بە ستلایت ئیمیجە بۆ ئەمان بێ ستلایت ئیمیجە ئەگەر سێرکەن بۆ نمونە ڕەنگی زەر دەبینی کە ڕەنگی زەر نیشتەجێبوونە ینی خانووە ئەگەر سێرکەن ئەمە منتیقە کۆنەکەی سلێمانیە کە ئەمە وەختی خۆی زۆر کەم منتیقەی نەبووی ینی منتیقەی غەیری سەکەنی تیا بووە ئێستا بەپێی ئەمە پەتازی کە کراوە سێرەکەین زۆربەی زۆری بۆ بە ڕەنگی سوور لێرا کۆمەرشیەڵە ینی تیجاریە سێرکەن ئەم منتیقە کۆنەی کە منتیقەیەکی زۆر عزیزە لای ئێمە بەداخەوە بەکارهێنانی تیجاری تەشەنەی کردووە بڵاو بۆتەوە زۆری منتیقەی خواردووە ئەمە هەر معلوماتێکە مەفروض ئەمانە دوایی دراسی زۆری لەسەر بکرێت لە هەموو لایەنەکانەوە کەینە سەر نسبەکان ژمارەکان سێرکە نسبەی سەکەنی ئەوەنەیە بەڵام نسبەتی تیجاری نسبەتی یەکجار زۆرە 1337 بلۆک تیجاری دروست بووە لە منتیقە کۆنەکانی سلێمانیە ئەمە پلانێکی کەی زۆر گرنگە بۆ ئیشەکانی ئێمە کە بزانین چەندێ لەم شارە چەندێ لەم بڵێن ناوێنەی شار چەندێ لەم شارە ڕووخاوە چەندێکی ماوە چەندێکی حاڵتی بناکەی خراپە ئەگەر سێرکەن لێرە ئەم ڕەنگە تۆخانە ئەو ڕەنگانن کە کەمترین ڕووخاوێنتایە ڕەنگە کاڵەکانیش ئەوانن کەوا زۆر خراپ تێکچوون یان خەریکە ئەڕوخێن ئەگەر ئەوانەمان جا کردوێتەوە ببورن لێرە هەر لەبەرەوەی کاتەکە کەمە ئەمانەمان جا کردوێتەوە ئەوانەی کە زۆران ڕووخاوە سیرکەین ئەگەر سیرکەن ئەمانە ئەم هەموو پلۆتانە یان ئەم هەموو ناوچانە ئەوانن کە بە تەواوەتی ڕووخاون لە ناو منتیقە کۆنەکە طبعاً کات کەمە ئەگەر بگەڕین بە شوێن ئەوەی کە ئێمە مەبەستێکی زۆر گەورەمان بگەڕین بە شوێن ئەو بینایانی کەوا قیمەتێکی معماری قیمەتێکی تەلارسازی بەرزیان هەیە مەقسەدمان چییە لە بەهای تەلارسازی مەقسەدمان لەوەیە کەوا
بنا کۆنەکان بەهای تەلارسازیان هەبێت نەک بنا تازەکان یعنی باسی بنا تازەکان ناکەین تەنها باسی بنا کۆنەکانەکەین بەڵام لەبەرەوەی بزانین کوێ ئەو قیمەتە تەلارسازیەتایە مەجبور بووین بگەڕین بەناو هەموو بیناکان مەسەحکەین ئەگەر لێرە سەرکەین ئەوەی کە هایە یعنی ئەوەی کە بەرزە بەهای تەلارسازی بەرزە ڕەنگە تۆخەکانە جامان کردوتەوە لێرە ئەم بلۆکانە یان ئەم بینایانە کە شەرت نییە هەمویان خانوو بن احتیمالە خانوو بن بازار بن حەمام بن مزگەوتی کۆن بن ئەمانە کە بەهایەکی تەلارسازیان تایە ئەمەش نیسبەکانیانە خاڵێکی کە دراسەمان کردووە بڵدنگ ئەیجە ببوورن بڵدنگ دەیتنا بڵدنگ ئەیجە یعنی بزانین عمری ئەم بینایانی کە ئەوتان لە منطقا چنێکە ئەمیش دابەشمان کردووە لە کۆنترین لە 1900 تا 1910 تا 1920 وهكذا تا دوای 2010 کە ئەگەڕین بەناو منطقەکانە ئێمە پێویستمان بۆ بزانین چەند بینای کۆنمان هەیە کە سەروی 1960 کە دوای 1960 بە تەواوەتی ڕازی تەلارسازی لە سلێمانیا گۆڕا کە لێرە سەیر دەکەین ئەم بلۆکانە ئەوانن کە لە دوای 1960 لە پێش 1960 دروستکراون و تا ئێستا ماون ئەوانی کە بێگومان نەماون بداخەوە ئەگەر سێکەن لێرە خاڵێکە کە ئێمە دراسەمان کردووە هیستۆریکەل ڤالیو مەقسەمان لێ چییە یعنی قیمەتی تاریخی ئەو بینایانن کەوا حادیسەیەک یان ڕووداوێکی تاریخیان تا ڕوویداوە یان لەلایەن کەسێکی تاریخیەوە بەکارهێناون بۆ نمونە ماڵی کەسایەتێکی ناسراوە مثلا ماڵی کەریمی عەلاکە بۆ نمونە ماڵی پیرەمێرد ماڵی شاعرێک ماڵی نووسەرێک ماڵی کەسێکی کۆن ئەوانەمان جا کردوێتەوە کە ئەو نوع قیمەتە تاریخیان هەیە اینجا دابەشمان کردو بۆی کەوا قیمەتی تاریخی زۆرە میدیەمە لۆیە و تا دوایی ئەمانەیش جاکراونەتەوە ئەم خانوانە یان ئەم بلۆکانەی کە لێرە ڕەنگکراون بە ڕەنگی تۆخ ئەمانەن کەوا قیمەتێکی تەلارسازی قیمەتێکی تاریخی زۆریان هەیە خاڵێکە کە دراسە کراوە لەم ئیشا ئەوەیە کەوا بزانین حاڵەتی بیناکان چۆنە نەکشێنێکی لە ڕووخاوە حاڵەتیان ئێستا چۆنە باشە خراپە ناوەندە لەلایەنی سترەکچەر و کۆنسترەکشنی بیناکەوە ئەمیش بە هەمان شێواز دراسی هەر هەمویان کراوە گەیشتوینەتە ببورن گەیشتوینەتە ئەم گردەی ئەم ماپەی کە لێرا هەیە کە ڕەنگە تۆخەکان هەرە باشەکان و ڕەنگە کاڵەکان وردە بەرە و خراپیەت خاڵێکی کە چەندێک گۆڕانکاری کراوە لە ناو بلۆکەکانە هەر بلۆکی هەر خانوویەک هەر بینایەک چەندێک گۆڕانکاری تیاکراوە ئەویش دابش کراوە بەسەر ئەم ڕێژانەی کە لێرا هەیە و ئەویش دراسە کراوە تا ئەبینین کە ئەو بینایانەی کەوا زۆر گۆڕانکاریان تێکراوە ڕەنگە کاڵەکانن کە بینین ئەویش ڕێیەکی زۆر باوە لە ناو ئەمانش پێویستی بە دراسەیەکی زۆرە خاڵێکی کە دراسە کراوە دراسی ئەوەیە کەوا بزانین چەندێک دنسیتی بوونی خەڵکەیە یعنی چەندێک شڕی نیشتەجێبوون هەیە ناو منطقەکە چەند عائیلە لەناو هەموو بینایەکە هەیە ئەمیش بە هەمان شێواز دراسە کراوە کەوا یەک عائیلە هەیە یا دوو عائیلە هەیە ینی سێ یا زیاتر ئەمیش بە هەمان شێواز کراوە بە ماپێک خاڵێکی کە بیناکان چەندێ بەرزن لە منطقەکە ئایا یەک ستۆریە دوانە سیانە یان زیاترە بە هەمان شێواز کراوە بە ماپێک کە دیاری کراوە لێرە ڕەنگە تۆخەکان ئەوانەیە کە فلۆریان زۆر ینی 4 قات و 5 قات سەوز ئەم سەوزەکەڵانە دوای 2-1 ڕەنگەکانی کەن ئیشێکی کە کراوە لە کامە ئیشێکی زۆر گرنگە ئیشێکی زۆر پێویستە بکرێ ئەوەیە کەوا ئەم داتانە بدرێن لە یەک یعنی بۆ نمونە بزانین قیمەتی تاریخی لەگەڵ لەمانی خانوەکان ناچنێکە بۆ نمونە ئەگەر سەری ئەم نمونەیە بکەین لەوانەیە باشتر ڕوونتر دەربکەوێ ئەگەر سەیرکەین لێرە قیمەتی تەلارسازی یعنی بەهای تەلارسازی خانوەکان لەگەڵ عمری خانوەکانە لەگەڵ کاتی دروستکردنی خانوەکانە بزانین ئایا ئەو خانوانەی کەوا قیمەتی تەلارسازیان زۆرە چەندێکە عمریان یعنی دوو داتا جاکراوەتەوە بەجا دراسە کراون لە یەکی چکەیانە لەم پلانانە لەم ماپانە قیمەتی تاریخی لەگەڵ قیمەتی مەماریە ئایا لە یەک ئەدەنەوە یان لە یەک نادەن یعنی بدایەتی تەحلیلی داتاکانە سەرەتای تەحلیلکردن ئەنالایسیسکردنی داتاکانە کە پێویستە لە مەرحەلەیەکی کە ئەم داتانە زۆر بە شێوازێکی تەواو شی بکرێنەوە هەر بۆ معلوماتی بەڕستان ئەبین لێرە زۆربەی ئەو خانوانەی کە تاریخین کە باسمان کرد قیمەتێکی مێژووی زۆریان هەیە یەک ناگرنەوە لەگەڵ ئەو خانوانەی کە قیمەتی تەلارسازیان هەیە ئەمە معلومەیەکی مهمە کە ئەوە شەرت نییە ئەو خانوانەی کە بەهای تاریخیان هەیە بەهای تەلارسازیشان هەبێ هەروەها نمونەیەکی کە لە لێکدانی داتاکان مێژووی دروستکردنی بیناکان لەگەڵ بڵین بەهای تاریخی بەهای مێژووی خانوەکانە ئەمیش بە هەمان شێوازە بینین کە ئەو خانوانەی کە لە 1960 دروست لە دوای ساڵی 1960ەوە دروستکراون یا لە پێش ساڵی 1960ەوە دروستکراون کە ئەو ڕەنگە تۆخەن کە لە ناو ماپەکە دەرەکەوێت کە ئەیان دەین لە یەک لەگەڵ بەهای
مێژوویە ئەبینین بە هەمان شێواز هەنێکیان یەکەگرنەوە و هەنێکیان یەکە ناگرنەوە. ئەگەر سەیری خاڵێکی کە بکەین سەیری نسبەتی تێکچوونی خانوەکان ئەو خانوانەی کە بە تەواوەتی تێکچوون نسبەت کە لە سەر و 175 بیناکانەوە تێکچوون لەگەڵ ئەو خانوانەی کە زیاترن عمریان لە 1960 یعنی پێش 1960 دروستکران بە هەمان شێواز ئەبینین زۆرێک لەو خانوانەی کەوا تێکچوون گیان لەگەڵ ئەو خانوانەی کەوا مێژویان لە پێش 1960 طبعا ئەمانە هەرێکیان پێویستی بە تەحلیلێکی زۆرە بەداخەوە کاتەکە بەشی ئەوە ناکە کە باسی بکەین. خاڵێکی کە دراسە کراوە ئارکتێکچەر ڤالیو یعنی قیمەتی تەلارسازی بیناکان لەگەڵ کاتی دروستکردنیانە ئەوەی کە بەم بڵێن بۆردەرە جاکراوەتەوە ئەوانن کەوا قیمەتی تاریخیان زۆرە ئەتوانین بەمە بزانین چ خانوویەک لەو کەوەی کەوا بەهای تەلارسازی زۆرە لە چه ساڵێکا دروست کراوە بە چ مێژوویە دروست کراوە و هەروەها قیمەتی تاریخی خانوەکان لەگەڵ کاتی دروستکردنی خانوەکانە بە هەمان شێواز لە پلانێکی کە بەهای تاریخی یعنی بەهای مێژووی بیناکان لەگەڵ نسبەتی تێکچوونی خانوەکانە چه پەیوەندیەکیان هەیە بگورن پەیوەندیەکیان هەیە واکەدا لە هەموو بیناکانە ئەبینین کەوا علاقەیەکی زۆر هەیە لە بینی نسبەتی تێکچوونی بیناکان و کۆنی بیناکان و علاقەتی قوتی معماری قوتی تاریخیان طبعا ئەمانە داتای ڕۆن یعنی داتای خامن کە پێویستە دوایی توێژەرەکان هەڵبسن بە دراسەکردنی ئەمانە ئێمە لە بەشی تەلارسازی لە بەشی پلاندانان لە بەشی تەلارسازەکانی کێش بەڕاستی پێویستێکی یەکجار زۆرمان هەیە بۆ ئەوەی بزانین کە چی ڕوو ئەدا لە منتیقانە بۆ ئەوەی تاریخی مۆرفۆلۆژی شارەکەمان بە گشتی بزانین تاریخی مۆرفۆلۆژی ئەم منتیقە بزانین جوهدێکی زۆر لە دنیادا سرف ئەکرێت لە زانینی history of morphology of the plans ئێمە لێرە لە سلێمانیا بەپی ئەم ماپە یەکەم جارە ئەتوانین مۆرفۆلۆژی شارەکە دراسە بکەین پێش ئەمە بەداخەوە نەمانتوانین ئەو دراسە نەبکەین کە لەوە ئەتوانین مێژووی زۆر شت مێژووی نەکتەنها تەلارسازی مێژووی زۆر لانی کەیشمان بۆ ڕوون بێتەوە دەرکەوێت ئەمانە کە هەمووی باسم کرد هەمووی فێزی یەکەمی پرۆژەکەیە کە لە توانین بڵێم لە سەدا 95 تەواو بووە تەنها چێکردنەوەی چەند خانوویەک ماوە هەر بۆ معلوماتێکی حەزم کرد بەڕێستان بڵێم کە ئەم داتایە دوای ئەوەی کۆکراوەتەوە چێکراوەتەوە نسبەتێکی ئەحسایی وەرگیراوە کە نزیکی 900 خانووە لە 6200 خانووەکە جاری کە دەبڵ چێکراوەتەوە بۆی بزانین ئەو داتانەی پێشتر وەرگیراوە تەواوە یا تەواو خۆشبەختانە داتاکان نسبەتی هەڵەیان زۆر زۆر کەمە لە نسبەتی طبیعی هەڵەکردنایە لە دلایلی ئەحساییە. فێسی دووهەمی بنا کارەکە کە بەتەمانی شەڵات لە دوای ئەمەوە دەستی پێ بکەین ئەوەیەکەوە ئەو خانوانەی کە بەپی ئەو ماپانە بۆمان دەرەکەوێت بەهای تەلارسازیان بەرزە یان بەهای مێژوویان بەرزە هەمویان جیا بکەینەوە و دۆکمنتیشنێکی وردی بۆ بکەین. خۆشبەختانە لە بەشی تەلارسازیە 10 ساڵ ئەبێت بەڕێز دکتۆر عەبدوڵڵا لەگەڵ مجموعاتی خوێندکارە ئیشان کردووە لەسەر ئەوە زیاتر لە 100 خانوویان دۆکیمنت کردووە بەپێی ئەمی دراسی ئێمە کردومانە زیاتر لە 136 خانوویان عفوڵم خانوو مەقسەدم پلۆتە 136 پلۆت هەیە کە پێویستە دراسە بکرێ و دۆکیمنت بکرێ و هەڵگیرێ ئەو بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەدیان تقریبا نزیکەی سەدی دۆکیمنت کردووە بڕیاری داوە کە ئەو 100 دۆکیمنتە بدا بە ئێمە داخلیکەن لە داتاکانە بۆ ئەوی بگەینە ماپێکی گشتی بۆ شارەکە کە بە تەواوەتی هەموو خانوویەک کە بەهایەکی مێژووی یان بەهایەکی تەلارسازی هەبێ لەسەر ماپێ دابنین بۆ نمونە هەر بۆ بەڕێستان لە دوا سلایدا دڵتان خۆش بێمە ئاخر سلایدا لە دوا سلایدا ئەمە شاری ئەلیپۆیە یان شاری حەلەبە کە ئیسا حەلەب لەژێر کاولکاریەکی زۆر زۆر گەورایە لەگەڵ ئەوە شاکە ئیسا کاول ئەکرێ ڕۆژانە شاری حەلەب لە هەمان کاتە ئەم ئیشەی بۆ کرێ کە ئێمە ئەیکەین بۆ لەبەرەوەی ئەو خانوانەی کە ئیسا لەوێ کە لە بازێکیان لە عالەما مەشهورە خەریکە تێکەچێ بەپەلە مجموعاتی منظماتی ئەڵمانی ڕێکەوتون لەگەڵ ئەهلی شارەکە لەگەڵ مجموعاتی مامۆستای زانکۆی حەلەبە خەریکن و ئیشەکەیشیان تەواو کردووە لە ئەخیری 2017 بە کتێبێ بڵاویان کردو بڕێوایە نسخەیەکیش بۆ ئێمە بنێرن هەنێ داتایان ئێستا بۆ ناردووین ئەمە دوا ماپە کە پێگەیشتوون ئێمەش بەتەمانی ئینشەڵا لە شاری سلێمانیا ئەم ماپەمان هەبێ ئەم ماپە تقریبا دوای تەواوبوونی فێسی دووەمی پرۆژەکە کۆتاکاری ئێمەیە کەوا بتوانین ماپێکمان هەبێت تەواو جگە لە ماپەڕەنگ ئەڕەنەکانی کە پیشانمدا ئەم ماپە کە بتوانین هەر بینایەک کەوا قیمەتی تاریخی هەبێ هەموو پلانەکانی لەگەڵ هەموو تەفاسیلی بیناکە بتوانین بخێنە سەر ماپێک اینجا ئەمە لەگەڵ برادرانی GIS کە دەستخۆشیان لێکم ئیشێکی زۆریان کردووە هەچ کاتێ ویستی بچیتە سەر هەر بینایەک بەس کلیکێکی لەسەر بکەی پلانەکانی و سەکشنەکانی و لڤێژنەکان و ڕسمەکان و داتاکان و تاریخ و هەموو تەفاسیلەکانی دەستکەوێت ئەمە کۆتاییشی ئێمە بێ هیوادارم ئێوەی بەڕێزیش هەر کەسێک دەتوانێت لە لای خۆیەوە داتایەکی هەیە معلوماتێکی هەیە لەسەر هەچ خانوویەکی کۆن لە سلێمانی کە ما بێ یان نەما بێ بتوانێت بگەێنێتە ستیلا بەرەوەی داخلی ئەم سیستەمی معلوماتی بکەین زۆر سپاستان ئەەکەم داوا لێبوردنەتان لێ ئەەکەم کە سەرمێشانن.